لە هەرێمی کوردستانەوە داوای قەدەغەکردنی ستایشکردنی سەدام حسێن دەکرێت. بەشێک لە کارمەندانی گرێبەستی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق لە سلێمانی و هەولێر گرت بوونەوە. 200 ملیار دیناری دیکە ڕەوانەی هەرێمی کوردستان دەکرێت. سڵاوتان لەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. ژمارەیەک ڕێکخراوی داکۆکیکار لە پرسی ئەنفال و جینۆساید و پارێزەر و چالەکۆن و کەسایەتی داوا دەکەن بە یاسایەک ستایشکردنی سەدام حسێن و بەرپرسانی پێشووی بەعەز کە دەستیان هەبووە لە کیمیاباران و ئەنفال قەدەغە بکرێت. لە بەیاننامەیەکدا ژمارەیەک ڕێکخراوی داکۆکیکار لە پرسی ئەنفال و جینۆساید و پارێزەر و چالاکوان و کەسایەتی باسییان لەوە کردووە. ماوەیەکە لە کەناڵەکانی ڕاگەیاندن و تۆڕە کۆمەڵایەتیەکان نابەرپرسانە ستایشی تاوانبارانی جینۆسایدی گەلی کوردستان و ڕژێمی فاشیستی بەعەز دەکرێت. بە جۆرێک هەندێک لە میدیاکان بە داتاشینی چیرۆکی جۆرە و جۆر هەوڵی جوانکردنی سیمەی سەدام حسێنی تاوانبار دەدان وەک نیشاندانی بە کەسێکی دادپەروەر و ملکەج بەیاسا لە کاتێکدا سەدام حسێنی تاوانبار و ڕژێمەکەی دەستیان سوور بوو بە خوێنی نزیکەی 1 ملیۆن لە ڕۆڵەکانی گەلەکەمان لە گەلانی کوردستان و ژمارەیەکی هاوتاژ لە گەلانی عێراق. لە بەیاننامەکەدا هاتووە ئەوەی لە هەندێک میدیا دەبینرێت لە هەوڵی جوانکردنی ڕوخساری سەرانی باس و سەدام حسێن بە ئەنقەست بێت یاخود نەزانانە کاریگەری زۆر نێگەتیڤی دروست کردووە و زۆرێک لە گەنجانیان بەرەو هەڵدێر بردووە تا ئەوەی هەندێک کەس بەبێ حسابکردن بۆ هەست و سۆزی کەسوکاری قوربانیانی جینۆساید و شەهیدان وێنەی دیکتاتۆرێکی وەک سەدام لە سۆشیال میدیا بخەنە سەر پرۆفایلەکانیان و پۆستی لەسەر دەکەن و بە شانۆباڵیدا هەڵدەدان. ئەو ڕێکخرا و کەسایەتیانە داوا دەکەن پەرلەمانی کوردستان بە زووترین کات یاسایەک بۆ تەجریمکردنی نکۆڵیکاران لە جینۆساید و قەدەغەکردنی ستایشی تۆمەتباران دەرکات کە زیاتر لە 15 ساڵە داوای دەکەن. ئەمڕۆ دووشەممە بەشێک لە کارمەندانی گرێبەستی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق لە سلێمانی و هەولێر گرت بوونەوە و داوایان کرد گرێبەستەکانیان بکرێت بە هەمیشەی بە پێچەوانەوە لە گرتبوونەوەکانیان بەردەوام دەبن. کارمەندانی گرێبەستی کۆمسیۆن دەڵێن لە تەواوی عێراق کۆمسیۆنی هەڵبژاردنەکان 3080 کارمەندی گرێبەستی هەیە. لەو ژمارەیەش 1200 کارمەندیان لە هەرێمی کوردستان و داوا دەکەن بکرێن بە هەمیشەی. ئاماژەیان بەوەش کردووە فەرمانی دامەزراندنیان لە ئەنجومەنی وەزیرانە و تەنها واژۆی ئەمیندارەتی گشتی ئەنجومەنی وەزیرانی عێراقی ماوە. بەشێک لە کارمەندانیش ماوەی زیاتر لە 10 ساڵە گرێبەستن بۆیە وەک مافی خۆیان داوای دامەزراندن دەکەن. هاوکات کارمەندانی گرێبەستی ئۆفیسی هەولێری کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق گرتبوونەوەی ناڕزایەتیان لە بەردەم بارگەی ئۆفیسی هەولێر ئەنجامدا و داوایان کرد لە گرێبەستی هەڵبژاردنەکانەوە بکرێن بە گرێبەستی هەمیشەیی. یەکەمین کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەتی کارەبا لە ساڵی 2022 بە دەرکردنی ژمارەیەک بڕیار و ڕاستپاردە و بەڕێوەچوو. وەزیری کارەباش ڕایگەیاند ئاستی بەرهەمێنانی کارەبا لە سەرەتای ساڵی نوێ بۆ 3373 مێگاوات بەرز بۆتەوە و ژێرخانی بەرهەمێنانی کارەبای زیاتریان هەیە بەڵام بەهۆی کێشەی سوتەمەنی نەتوانراوە تا ئەم ئاستە بەرهەم بێنن. دەژڵێت پرۆسەی بەتایبەتکردنی بەشی دابەشکردنی کەرتی کارەبا لە ماوەی ئەم ساڵدا دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە. بە جۆرەی ڕاگەندراوێکی وەزارەتی کارەبا کەمال محەممەد ساڵح وەزیری کارەبا لە کۆبوونەوەیەکدا وتوێتی ئاستی بەرهەمێنانی کارەبا لە سەرەتای ساڵی نوێ بۆ 3373 مێگاوات بەرز بۆتەوە و ژێرخانی بەرهەمێنانی کارەبای زیاترمان هەیە بەڵام بەهۆی کێشەی سوتەمەنی نەتوانراوە تا ئەم ئاستە بەرهەم بهێنێ. دەژڵێت لەگەڵ زیادبوونی ژماری هاوبەشانی کارەبا پێویستە 300,000 پێوەری دیکەشدا بنرێت. پرۆسەی بەتایبەتکردنی بەشی دابەشکردنی کەرتی کارەبا لە ماوەی ئەم ساڵیشدا دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە. سەرۆکی نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە بەغدا ئاشکرای دەکات بڕیاری ناردنی 200 ملیار دیناری مانگی 12 بۆ هەرێمی کوردستان دەرچووە و بەم زوانە ڕەوانەی هەرێم دەکرێت. سەرۆکی نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە بەغدا بە میدیای پارتی وتووە پاش تەواوکردنی ڕێکارەکان تەمویلەکە بۆ لقی هەولێری بانکی ناوەندی دەنێرێ و پارەکەش دەدرێتە وەزارەتی دارایی. بە جۆرەی وتەی بەرپرسەکەی حکوومەتی هەرێم مانگانە ئەو 200 ملیار دینارە سەرەتا ئەنجومەنی وەزیران لە کۆبوونەوەی خۆیدا بڕیاری خەرجکردنی دەدات. دواتر وەزارەتی دارایی نووسراوێک لەبارەی خەرجکردنی پارەکە دەردەکات و بۆ لقی هەولێری بانکی ناوەندی عێراقی دەنێرێت. پاشان پارەکە دەخرێتە سەر ژماری حسابی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان. مەش لە کاتێکدایە مانگی ڕابردوو واتە مانگی 11 2021 ڕۆژی 20/12 پارەکەی بەغدا بۆ مانگی 11 ڕادەستی وەزارەتی دارایی هەرێم کرا.
وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان ڕێنمایی ژمارە 2 خستە بواری جێبەجێکردنەوە و بەپێی ناوەڕۆکی ڕێنماییەکە 25,000 دینار لەو هاوڵاتیانە وەردەگیرێت کە گرێبەستی فرۆشتنی ئۆتۆمبیل پڕدەکەنەوە. بەپێی بڕیارێکی وەزارەتی ناوخۆی هەرێم لەمڕۆ پێویستە سەرجەم پێشەنگەکانی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل کار بەو ڕێنماییە بکەن و هەر ئۆتۆمبیلێکیان فرۆشت یان گرێبەستێکیان بۆ فرۆشتنی هەر ئۆتۆمبیلێک کرد پێویستە گرێبەستەکە ببرێتە بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ بۆ پەسەندکردنی. ئەوەش خراوەتە ڕوو لە سیستمی یەکگرتو گرێبەستی ئەلکترۆنی کاری پێدەکرێت و کرێی پەسەندکردنی گرێبەستەکانیش بۆ هەر گرێبەستێک 25,000 دینارە. دەرکردنی ڕێنماییەک لەلایەن وەزارەتی ناوخۆ بۆ کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل لە کاتێکدایە پێشتر تەنها لە پێشەنگەکان بە گرێبەستێک ئۆتۆمبیل دەفرۆشرا و پێویست بە چوونە بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ نەبوو. بە جۆرەی بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ گواستنەوەی خاوەندارەتی ئۆتۆمبیل کەم کراوەتەوە بۆ تەنها 1 مانگ و پێویستە دوای کڕێنی ئۆتۆمبیل لە دوای 1 مانگ خاوەندارێتەکەی بگوازرێتەوە بۆ سەرخۆی. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.